ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە سەرتاش بەسەر دیێڕی چەند هەواڵێکەوە دەست پێ دەکەین. هێرشی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، گواستنەوەی کتوپڕی بەندکراوێکی سیاسی لە زندانی ناوەندی ورمێ بۆ ئیدارەی ئیتلاعات، ماترسی دیپۆرتکردنەوەی چالاکێکی سیاسی لە تورکیاوە بۆ ئێران، ڕاگررتنی بیمەی هەزاران کرێکار لە ئێران لەلایەن ڕژیمەوە و دەست بە سەرداگرتنی داراییەکانی 52 شارومەند لە پارێزگای هەمەدان. هێرشی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بە پێی دوایین هەواڵەکان ڕژێمی کۆماری ئیسلامی بە چەندین موشک و درۆنی ئینتیحاری هێرشی کرد لەسەر کەمپ و بارەکەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە کۆیە و بالیسان. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بە چەند موشک بارەگەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە ناوچەی بالیسان لەلایەن سوپای پازارانی کۆماری ئیسلامیەوە و میلیشیایەکانەوە بە ئامانج گیراوە. لە هەمان کاتدا بە چەندین درۆنی ئینتیحاری هێرشکراوەتە سەر کەمپی بنەماڵەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ناوچەی زەویە سپی کۆیە. شایانی باسە کە لە ئەنجامی ئەم هێرشانەدا زیانێکی گیانی بەر ئەو حیزبانە نەکەوتووە، بەڵام زیانی زۆری مادی و بەر بارەگاکان و شوێنی نیشتە جێبوونی بنەماڵەکانیان کەوتووە. گواستنەوەی کتوپڕی بەندکراوێکی سیاسی لە زندانی ناوەندی ورمێ بۆ ئیدارەی ئیتلاعات. بە پێڕاپۆرتی گەیشتوو بەندکراوێکی سیاسی کورد و خەڵکی شاری بۆکان لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە ڕەوانەی گرتوخانەکانی ئیدارەی ئیتلاعات کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی پێشەوە ئاقاپور سەرەتا لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادیدا لەلایەن هێزە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و پاشماوەیەک لێپرسینەوە و ئەشکەنجە بەدانانی بارەمتەی قورس بە شێوەیەکی کاتی ئازاد کراوە. ناوبراو 2 مانگ پێشێسا لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە بە بێ بەڵگەی قەزایی و ڕوونکردنەوەی ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵی دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانی ناوەندی شاری ورمێ کرابوو. ماترسی دیپۆرتکردنەوەی چالاکێکی سیاسی لە تورکیاوە بۆ ئێران. بە پێی راپۆرتی گەیشتوو حسێن سەلمان پورزاهیر، چالاک و بەندکراوی سیاسی پێشوو مەترسی دیپۆرتکردنەوەی بۆ ئێران لەلایەن تورکیا و لارەدایە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ناوبراو کە ساڵەکانی 1360 هەتاوی چالاکیەکانی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی دەست پێکردو و چەندین جار دەست بەسەر و بند کراوە. دوایین جار ڕێکەوتی 22 جۆزەردانی 1390 هەتاوی دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەیە ڤین کرابوو. ئەو هاوڵاتیە مانگی خەزەڵوەری 1398 هەتاوی کاتێک لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە مەرەخەسی دەرمانی پێدرا بوو پەنای بردە بەر وڵاتی تورکیا و بۆ ماوەی چەند ساڵێکە لە وڵاتە نیشتەجێ بووە. جێگای ئاماژەیە کە حسێن سەلمانپور سەرڕای جەختکردنەوەی پارێزەرەکەی سەبارەت بە مەترسی لەسەر گیانی پاش دیپۆرتکردنەوەی بۆ ئێران لەلایەن دادگای باڵای تورکیاوە ڕەوانەی کەمپی دیپۆرتکردنەوەی شارومەندانی بیانی لە ئیستانبول کراوە و مەترسی گەڕاندنەوەی لارەدایە. ڕاگررتنی بیمەی هەزاران کرێکار لە ئێران لەلایەن ڕژیمەوە. بە پێراپۆرتەکان بیمەی هەزاران کرێکار لە ئێران لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە ڕاگیراوە و دۆخی ژیانی کرێکارانیش ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بیمەی دەرمانی خانشینکراوانی فولادی ئیسفەهان و تاران و هەروەها بیمەی لانی کەم 40,000 کرێکاری پینەسازی لە پارێزگای مازەندەران لەلایەن شیرکەتە بیمەکانی سەر بە ڕژێمی کۆماری ئیسلامیەوە بە هۆکاری نادیە ڕاگیراوە. جێگای ئاماژەیە کە بەهۆی گوشارەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر کرێکاران و خانشینکراوان و هەروەها هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەندە پیشەسازیەکانی ڕژێم دۆخی ژیان و معیشەتی کرێکاران لە ئێران ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت و ئەمەش بووەتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی پەنابەری هاوڵاتیان لە ئێرانەوە بۆ وڵاتانی دیکە. دەست بە سەرداگرتنی داراییەکانی 52 شارومەند لە پارێزگای هەمەدان. بە پێی دوایین راپۆرتەکان داراییەکانی لانیکەم 52 هاوڵاتی لە پارێزگای هەمەدان لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە دەستی بەسەرداگیراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە داراییەکانی ئەو شارومەندانە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ تۆڕە ئەمنیەکانی وڵاتانی دژبەری ڕژێمی کۆماری ئیسلامی دەستی بەسەرداگیراوە و سەرۆکی دەستگای قەزای ڕژیمیش جەختی لەسەرەوە کردوێتەوە کە ئەم پرۆسەیە تا کاتی سزادانی تاوانباران درێژی پێدرێت.
بە وتەی سەرچاو ئاگادارەکان زۆربەی ئەو کەسانە نیشتەجێی وڵاتانی دەرەوەن و کۆمەڵێکی دیکەشیان لەلایەن ڕژێمی کۆمەری ئیسلامیەوە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی و کاتی هێرشەکانی ئەمریکا بۆ سەرپێکەکانی ڕژێمیش دەست بەسەر و ڕوبەڕووی حکمی نایاسایی بوونەتەوە. بەرزبوونەوەی ڕێژەی گوشارەکانی کۆمەری ئیسلامی بۆ سەر بەندکراوانی سیاسی لە زیندانی ڤین. لە ڕۆژانی ڕابردوودا بنکراوانی سیاسی وەقیدەتی ڕاگیرا و لە زیندانی ڤین لە مافی پەیوەندی و چاو پێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون. سەرچاو ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە دەرگای چاوپێکەوتنی بنکراوانی سیاسی لەگەڵ بنەماڵەکانیان بە تەواوی داخراوە و تەنانەت ڕێگری لە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکانیان دەکرێت. بە وتەی بنکراوان بەهۆی کەمبوونی هێزی پاراستنی زیندان و هەروەها مەترسی هەڵهاتنی بنکراوان ئەم ڕێو شوێنانە گیراوەتە بەر و ڕۆژ بەڕۆژ گوشارەکان بەرزتر دەبێتەوە. لە هەمان کادا راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە کۆمەڵێکی زۆر لە بنەماڵەکانی بنکراوانی سیاسی کاتی سەردانیان لەو زیندانە بەمەبەستی چاوپێکەوتن لەگەڵ ئەندامانی بنەماڵەکانیان لەلایەن هێزەکانی زیندانەوە بێڕێزیەکی زۆریان پێکراوە و لە ئەنجامدا لەم مافە سەرەتاییە بێبەش کراون. ئەگەری ڕێکەوتنی ڕژێمی کۆمەری ئیسلامی و ئەمریکا بە پێڕاپۆرتەکان سەرۆگۆزیرانی قەتەر لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بۆ کردووە کە ئەگەری ڕێکەوتنی ڕژێمی کۆمەری ئیسلامی و ئەمریکا زۆرە. بە پێی هەواڵی گەیشت و محەممەد بن عەبدوڵڕەحمان ئالسانی سەرۆگۆزیرانی قەتەر سەر ڕێڕەخنە لە ڕژێمی کۆمەری ئیسلامی و ئەمریکا بۆ بەکارهێنانی گەروی هورمز و بەمەبەستی گوشارە سیاسی و ئابوووریەکان جەختی لەسەرەوە کردوێتەوە کە پێویستە ڕێکەوتنەکە بەرژەوەندەکانی وڵاتانی ناوچەکەش لەخۆ بگرێت. هەروەها ناوبرا خوازیاری پتەوکردنی لێک نزیک بوونەوە لە نێوان وڵاتانی دەوروبەری کەنداوی فارس بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشە هاوبەشەکان بوو. درێژەی ئۆپراسیۆنەکانی ڕژێمی ئیسرائیل لە باشووری لوبنان. بە پێی دوایین هەواڵەکان ئەرتەشی ڕژێمی ئیسرائیل بەردەوامە لە ئۆپراسیۆنەکانی لە باشووری لوبنان و بە چڕی چەندین ناوچەی بردومان کردووە. بە پێڕاپۆرتی گەیشت و چەندین پێگەی حیزبوڵای لوبنان لەلایەن هێزە هەوایەکانی ئەرتەشی ئیسرائیلەوە هێرشکراوەتە سەریان و بۆ هۆیەوە بە سەدان ئەندامی حیزبوڵا کوژراون. هەروەها بە پێی هەواڵی گەیشت و لەلایەن فیرقەی 146 ئەرتەشی ئیسرائیلەوە 5 تونێل و هەزاران پێگەی سەربازی حیزبوڵا بە تەواوی لە ناوبراون و ئۆپراسیۆنەکە ڕۆژ بە دوای ڕۆژ بەرفراوانتر دەبێتەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکان پێشکەشکردن کە تو ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.